مزگەوتی خانزات یەکێک لە مزگەوتە کۆنەکانی ناوبازاری کۆنی شەقڵاوە. مێژووی دروستکردنی ئەم مزگەوتە دەگەڕێتەوە بۆ نێوان سەدەی 19 تاوەکو سەدەی 20. ناوی ئەم مزگەوتە بەستراوە بە ناوی خێزانێک یان کەسایەتیەکی ناودار بە ناوی خانزات. ئەم مزگەوتە دەکەوێتە نێو بازاری کۆنی شەقڵاوە، بۆیە لە ڕابردوودا شوێنێکی گرنگ بووە بۆ بازرگانان و خەڵکی بازار. زۆرجار وەک شوێنێک بۆ نوێژ و وانەی ئاینی و کۆبوونەوەی خەڵک بەکار هاتووە. چیرۆکی دروستکردنی ئەم مزگەوتە کەسێک بە ناوی ساڵح بەک ڕۆژێک گەڕانێکی بەنێو ئەم بازاڕەدا کردووە و دەمە و ئێوارە و عەسر بووە. لەو کاتەدا بانگی عەسری داوە. هیچ جێگایەک نەبووە کە نوێژی تێدا بکەن، تەنها کوخێکی بچووک نەبێ کە هی خۆی بووە. ئەوانەی کە لەگەڵی بوون داوایان کردووە ئێستا ئێمە هیچ شوێنێک نییە نوێژی تێدا بکەین، بۆیە ئەگەر جەنابت بفەرمووی ئەم کوخە بدەی ئەوە ئێمە ئامادەین بیکەین بە مزگەوت. بەم شێوەیە ئەم مزگەوتە بنیاد نراوە. سەرەتای دروستبوونی ئەم مزگەوتە لە ڕووی دیزاین و بیناسازی بیناکە بە شێوازی مزگەوتە کوردیە کۆنەکان دروست کراوە. دیوارەکانی لە بەرد و گەچ دروست کراون. مزگەوتەکە حەوشێکی بچووکی هەبووە، بەڵام جێگایەکی گرنگی هەبووە. من ناوم دكتور حاي سلام كريم عبد الرحمن. أو مزقفتة طبعا لكونه ودا مزرايا هو سيبرا بوينا صالح بقو رشدي بقو رشيد بقو عبد الرحمن بق. يعني أبيتا مامي جورمان إمام صالح بق أبيتا مامي جورمان لصالاني تلكان بوا عن الدنيا همو شخلا وقت كبوا وقتي همو إيران تسرب وتصار بوا همو باخت بوا دارو بارو اشتيو بوا عصر بوا بالضبط تاريخ كي نازم لتلكان بوا عصرك بوا هاتي تخواري لقى صادقي حاجي صادق ومام فقيك ابو كابرياتي دنگ خوش بو زور دنگ خوش بو بانگ بيجيش بو دنگ خوش بو لقري هاتين ناوشاري ايران هيج نبو زاده نبو همو بد زاده چي گچكا بوا بيرين رجاي هاملتوني بيرين او قديم هاملتون ليره زاده بردي حتى حاجي عمران او رجاي ليره بردي تخواري زا صالح بك عصر بو هاتي تخواري وقتی بانجی عصری بوا گوتی تیان مام صالح بک تسب کین استا بانگ و عصر و نوجه چکولی رب کین کوخه چی گچکه هبو الیرانه بالضبط لتنیشت قبره کی لولا کوخه چی گچکه هبوا امن دید بوم لعمری خوم کوخه کم دید بود دوای و اوان مانه اوان عمری خوان کردو اما هاتین کوخه چی گچکه بو مام صالح بجی گوت ای چارن انگو گوت بی والله اگا بده مزگفته اما شکین مزگفت والله حاجی صادق و ملا ناصر وما فقي أو سيكسب وين لقريك قلت يلا ناوي خوالي بينو أو بو أوقاف بيشان بيانو أوقاف يعني أو ملكة بو أوقافي ولا أو ملكة دا أوقافي أو مزقفتي قد يعني لسه دروس كل اللي ريه بكر بوتان وبأجتوا دروس يعني كرد دوا أو كدروس يعني كرد مام صالح بك هر ما بو أو وقتي لقر أو أنا ما فقي هنا قلت ما فقي تو بانجان بدلير أنا قلت تشدوي أما آمادينا يارمتي تدين جدني ما فقيه بوا بانك بيجي إيراني يكم بانك بيجي إيران ما فقيه بوا دواي أبي ملا سميع خدمته زوري لي ركرديام ما مستعمل سميع خدمته زوري كرديام ما مستعمل أنور ما مستعمل عبد الله ما مستعمل أنور ماغو ما مستعمل عبد الله باشوي ما مستا شفيق دواي ما مستعمل عبد الله ليريا كوري ملا عبد الله الزراري جوري زرارتي استا او ليريا بس اورو ليريا نبو فيش نيجن لوبكا ما مستا لوي كردين اورو زاليرا او تشني كردو جوري بو صبر جوري ان كردو حتى واي ليهات او هي ليهات قشت اورو جيو أو تاريخ كش ديار لسقى بركي نسرايا صالح بك وقتي مردي وقتي لدايق بو وقتي مرديها ذا تاريخ كي بوشي ويبوا حتى أورو هاتيا ليرانش حكمت
هەرستا یعنی تقریبان برێمەوە 15 جارە تعمیر کرایتەوە ئەو مزگەوتە جێگاکەی بچووکە و تەسکە و ئەگە خێرخوازە شەبی هەمووی بێتێکداتن باشترە ئەوە ئەتانین مزگەفتێکی گەورەتری لێ دروستکەین و سەبارەت بە مزگەفتی خانزات کە کەوێتە ناو بازاڕی شەخڵاوە یەکێکە لەو مزگەوتە کۆنانەی کە مێژوویەکی دوور و درێژی هەیە و خزمەتێکی زۆری کردووە چ لە بواری ئاینی چ لە بواری ئەو کەسانەی کە بە مەبەستی گەشت و گوزار سەردانی شەخڵاواکەن و ئەوەی کە زۆر زۆر گرینگە بەڕاستی بە تایبەتی لە ڕۆژانی پشوو ئزدحامێکی زۆر قەڵەباڵغێکی زۆر لەسەر مزگەوتەی هەیە بە حکمیەوەی لە ناو بازاڕی شەخڵاوەی هیچ شوێنێک نییە وەکو WC بەوەی خەڵک ڕووی تێبکاوە کاروبارەکانی لێ جێبەجێ بکە بۆی زۆربەی هەر زۆری و خەڵکانێک کە لە ڕۆژانی پشوو ڕوو لە شەخڵاوەیەکەن بۆ مەبەستی نوێشکردن و بۆ مەبەستی جێبەجێکردنی پێداویستەکانیان سەردانی ئەو مزگەوتەیەکەن و بە شێوازێکی گشتی ئەو مزگەوتەیەکە کە لەو شوێنانەیەکە قەرەباڵغێکی زۆری لەسەرەوە ڕۆژانە و ساڵانە خزمەتێکی زۆر پێشکەشی و هاوڵاتیانەکە کە سەردانی شەخڵاواکە ناوەڵاوەکو یادگاریم نییە بەڵام ئەوەی کە زۆر جێی سەرنج و باڵێن پرسیارکردنە ئەو مزگەوتە باڵێن لە کاتی دروستکردنی شێوازی ڕووکردنە با بڵێن قیبلە بە شێوازێک بوو دواتر دوای چەندین ساڵ دووبارە ئەو شوێنەی کە ڕووی تێکەن و با بڵێن نوێش خوێنان سوزدەی بۆ بن جارێکی تر ئاراستەکەیان گۆڕی بە حکمیەوەی پێشتر کە دروست کرا بوو ئاراستەکەی بە تەواوی دیاری نەکرابوو بۆیە ویستیان هەوڵیاندا کە ئاراستەکەی بە دروستی و بە تەواوی دابنێن. لە زۆربەی مناسەبە دینیەکان ئەو مزگەوتە ڕۆڵێکی گرنگی هەیە بەڕاستی هەم خەڵکێکی زۆر ڕووی تێکەوە هەم قەرەباڵغێکی زۆری لەسرە بۆ ئەوەی ئەو مناسەبە دینیانەی کە هەیە لەوێش وەکو باقی مزگەوتەکانی دی کاروبارەکانی تێدا جێبەجێ بکرێن و خەڵکی مسلمان ڕووی تێکەنەوە کاروبارەکان لەوێ جێبەجێکرێن. لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم مزگەوتە هاوشێوەی زۆربەی مزگەوتەکانی تری خاچی کورد ڕۆڵێکی کاریگەری هەبووە. لە ڕابردوودا مەلا و مامەستا و زانای ئاینی ناوچەکە وانەیان تێدا وتووە. یەکەم بانگبێژی ئەم مزگەوتە کەسێک بووە بە ناوی مانفەقێ دەگوترێ لەسەر ڕاستپاردەی ساڵح بەک ئەم کەسە دانراوە بۆ بانگبێژی مزگەوتی خانزات لە شەقڵاوە چونکە ئەو کاتە بازاری شەقڵاوە شوێنێکی گەوری بازرگانی بووە بۆیە ئەم مزگەوتە لە نێو بازاردا دروست کراوە. دەگوترێ لە ڕابردوو بازرگانان و میوانانی دەرەوەی شەقڵاوە کاتێک دەهاتن بۆ بازار زۆر جار لە مزگەوتە نوێژیان کردووە و پشویان داوە. ناوەوەی ئەم مزگەوتە هۆڵێکی سەرێکی بۆ نوێش خوێنان هەیە میحرابێکی سادەی هەیە بۆ وەستانی ئیمام. پێشەکی بەخێراتتان دەکەین بۆ دەستخۆشی لەکەنەوە بەرنامەی کە بەناسبەی ماجی ڕەمەزان کە باسی مزگەوتی شەقراوەکەین. مزگەوتی شەقراوە لەوەتی مندارم هاتوچێ ئەو مزگەوتێکەم مزگەوتێکی قەدیمە و زۆر ینی جارێکی نوێ کرایت و کە قەدیم و یادی بەخێر کە مندارم بەبیرم دێتن مامۆستا مەلاسەمی لەوێ بوو پێشنوێژی ئەکرد لەو مزگەوتەی و پاشی یادی بەخێر مامۆستا مەلا ئەنوەر لەوێ بوو خوا عەفوی کاتن مامۆستا عەبدوڵڵا لەوێ بوو پێشنوێژی ئەکرد ئەوانە یادیان بەخێر لەوێ بوون. مزگەوتێکی ماشەڵڵا زۆر خەرکێکی زۆری لەسەرە کە ئەوانەی هاتوچۆی گەشتیاری ئەکەن خەرکێکی زۆر دەوێت ئیسیفادە لێ ئەکاتن کە سەردانی ئەو مزگەوتە ئەکات و مزگەوتێکی کۆنە و خەرکێکی زۆر برین جمعان و پێنجشەمان زۆر قەرەباڵغە دولۆدەکی زۆری لەسرە تقریباً 15 سال ئەبیتن جاری دوم کە نۆژەن کراوە بخۆی گچکە بوو مزگەفتە گچکە بوو گەورەیان کرد گەورەتریان کردیە بخوای ئەوە زیاتر ئایدی ئەوقافیە بدە ئەوەیە کە تو خەرکی دوکاندارەکانیش مەسەندە پێداویستەکان کەوچی شامپۆ و زاویشتوانەیە خەرکەکە یارمەتی داتن لۆ
پێداویستەکانی مزگەوتی مامۆستا مەلاسەمی کۆنتترین مامۆستای لەوێ بووە ئەم کە ببیرم دێتن لەوێ مامۆستا بووە زۆر کۆنە لەوێ بووە من گچکە بووم بە زۆری هەر ئەو لەوێ بوو مامۆستا مەلا ئەنوەریش بە ڕەحمەتیبی ئەویش کە وەفاتی کرد پێش نوێژی بانگدان وشتی ئەو لەوێ مزگەفتەی بوو لە پاشیش مامۆستا مەلا عەبدوڵڵا هات و ئیدی ئێستا مامۆستایەکان زمان هەریشی مەسەلەن ئێستا مامۆستا مەلا مەخسوود لەوێیە زیاتر ئێستا ئەو لەوێ زمان پێش نوێژ غوتبەی ئەخینیتەوە والله باش بوو ئەو نقطەر بە بیری نایمەوە یعنی زۆر خوا خێری بنووسی خوا خێری بنووسی سێ جار ئەگەر ساڵح بەک نەبا ئەو بازاڕەش نابوو ئەگەر ساڵح بەک نەبا ئەو بە ئاردەی نەداوە ئەو قافی ئەو بازاڕەش نابوو لەبەر ئەوەی چونکە هەموو جەیەک بەچی دیارە بە چ ئاوەدانەکرێتەوە بە مزگەوت لە هەر جێگایەک نەبی ئاوەدانکردنەوەی تێدا نییە کە ساڵح بە ئەوی شێکردی ئەو بازارە مەفروزە هەرجاری بێنە ژوورێ و هەرجارێت نەدەرێ و هەرجارێ توکاندارەکان یارمەتی ئەو مزگەفتەی بدەن بە عام یعنی ئەمە زۆر نەواقسمانەیە ئەیدەن بەس بەو زۆرەی نییەکەوە ئەمە تەمە نایلوەکەینەوە لێرە خاصم ئەوەماندانەیە تەبەڕوعات سندوقش تەبەڕوعات یعنی بۆ پارەی نییە خەڵک تەیەکە بەس توکاندارەکان ئەم گلەیم لێ هەنە بەو زۆرەی نییەکەوە ئەمە دەمانەوێ بەڕاستی توکاندارەکان مەزموعە توکاندارەکەن هەتا ئێستا ئەو خاف شتێکی کردیە ینی شتێکە ئەمانداتێ دەینە مەلای ئەو مەلای لێرە پێش نوێژمان لەوەکە مەلا مەخسوود نا مەلا عەبدوڵڵا مەلا مەخسوود تاعینە و مدیری مەکتەبی قوتابخانەی ئاینیشە لێرانە بەس مەلا مەخسوود بەس زمعان دێ خوتبەیەدا بەس مەلا عەبدوڵڵا لێرەیە پێش نوێژەکان و تەراویح و ئەو شتەکانمان لەوەکە باقی دیکە بە خۆمانەکەین ئەمە هەمووی ئەو قاپ بەو دەرەجەی نییە ئێستا پارەیان نییە نەسریان نییە بەو دەرەجەی نییە بەس ئەگەر نەفتەکەیانە دەنێت جستانە غاز خەریکە ئەو غازە هەمووی حاجی وشیار و جەماعەت لێرانە داینێن خەڵک لێرە پارەکەیدا لەناو سندوقی تەبەڕوعات و هەموو بە خۆمانەکەین ینی لیجنەکەیە لێرانە سەرپەرشتی ئەو مزگەوتەوی بە خۆمان خزمەتی ئەو مزگەوت هەندێک مزگەوت حەوشەی گەورەیان هەیە بەڵام ئەم مزگەوتە بەهۆی ئەوەی کەوتۆتە ناو بازاڕەوە حەوشێکی بچووکی هەیە و منارەیەکی بچووکی هەیە منارەکە زۆر بەرز نییە چونکە مزگەوتەکە لە نێو بازاری کۆنی شەقڵاوەدایە لە ساڵانی ڕابردوودا بۆ مەبەستی پاراستنی مێژوەکەی ئەم مزگەوتە چەند جارێک نۆژەن کراوەتەوە و گەورە کراوە تاوەکو زیاتر جێگای نوێژ خوێنانی تێدا ببێتەوە بەو پێی شەقڵاوە شارۆچکەیەکی گەشتیاریە و خەڵک لە زۆربەی ناوچەکانی تری عێراق سەردانی دەکەن بۆیە ئەم مزگەوتە گرنگی زۆری هەیە تاوەکو بەردەوام نوێژ خوێنان سەردانی بکەن الله أكبر أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله الله أكبر سبحان ربي العظيم السلام عليكم ورحمة الله استغفر الله استغفر الله استغفر من كل ذنب وأتوب إليك أعوذ بالله من الشيطان الرجيم شایانی باسە زۆرێک لە مەلا باشەکانی ئەم ناوچەیە پێشنوێژ و وتار خوێنیان بۆ ئەم مزگەوتە کردووە لەوانە مەلا سەمیح و مەلا ئەنوەر و مەلا عەبدوڵڵا و مەلا شەفیق و مەلا عەبدوڵڵای زرارەتی و چەندانی تر کە بەشێکیان ئێستا لە ژیاندا نەماون ئەمنم ئێستا لێرانە ئەمن بخۆمە هەتا باب مابوو بابی ڕەحمەتی بوو ئەنوەر بەک بوو
ئەوانە یارمەتی زۆریانەدام یعنی لە بۆ زۆر شتی زۆر هەولیاندا قەبرەکە بجێزنەوە قبولم نەکرد وتم وەسیەتی کردێ و دەبی لێرە بنێژێ و لێرە بنێژێ و تەوا قبولمان نەکرد ئەوەکەی بەس کەسی نەما ینی ئەمە ماینە ینی نەوەکانی ماینە نەوێ عەبدوڕەحمان کەریم بەجی نەوێ ڕەشید بەجی نەوێ نەوێ ئەوەی ساڵح بەک بەخۆ منداڵی نەبوون ساڵح بەک منداڵی نەبوون بێ لەوەی ئەو ئاردەی زۆر ئاردی دیکەشی داینە ئەو خافی تقریبا 5-6 ئاردی دیکەی لە ناو شەقلاوی لە ناو زەرجی شەقلاوی دایتە ئەو خافی بەخوا ئەوەل جار لەوێن دەربووین ڕاست بوو کە حکومت هات لێرانە ئەو مزگەوتە دروست کرد پێمان گوت مەلا عەزیزی گەورەم هینە قیبلە نامەمان هینە ئەومان هینە قیبلەکەیان وادانە دوایە ڕاستمان کردەوە دوایە ئێستا ئەوەش تقریبی تەواو نییە تقریبی مەی لە خوارەکی دەوێت لە ئەبوو ئەو لای چکە قەدیمە ئەمە باب و باپیرەکانیمە یانگۆ جۆتە دار لە چێە قیبلەش لەوەیە جۆتە دارێ سەفینی یانگۆ جۆتە دار لە چێن دەرە قیبلەش لەوەیە جا ئەگەمە بین جۆتە دار تقریبان ئەلێرەیە ئێستا زۆتە دار ئەلێرێ ئەوە مۆزوعەکە بۆ قیبلەکە ئەگەرنا ئێستاش تەواو الحەمدولیلا خەڵکەکە هەموو دیاریشە ئێستا وامان کردیە ینی ڕایەخەکان ینی بەرامبەری ئەوەینە قیبلەینە واللهی لەبەرەوەی ناو بازارە بە دەرەجەی دەوری چۆلە بەو دەرەجەی قەرەبارغ نێوچی مزگەوتەکانی دی زیاتر مەسەر مزگەوتەکانی قەرەبارغن چکە ماری لە دەورەی کەمن ئێرانە هەمووی بوویتە بازار مزگەوتەکانی قەرەبارغترن لۆ شەوی لەیلەتر قەدر و مناسبەکانی دی واللهی من بە مداری بیرم دێ هەمجارێ ڕۆژین ئەشکان لەوێ زۆر خۆش یەک زاری زۆر خۆشمە بیردی شفتیان تەوزیع کرد شفتێکە گەرە خۆش بوو ڕەمەزان و شفتی ڕۆژی شکان و شتێکی زۆر سەیریش ڕۆژێکی برادریی گوتم جەماعەت ئەکرا گوتم کاکە ئەوە جەماعەتەکە دیگە نوێژەکەی جەماعەت خلاص بوو بە منی گۆ جوابێکی زۆر سەیری تا گوتی ئێرە مزگەوتە گەنە ئەمزانی چم پێ گوتی من بەس ئەوەندەم پێ گوتم کاکەوە جەماعەتەکرد لێرا و جەماعەتی بکە گوتی وەڵی گوتی مزگەوتە گەنە ئەمزانی چمە گوتی گوتم ڕاکاکەەوە چی قسەی خراپم نەکردیە ئەزە خەرکی زۆر دێتێ خەرکێ ماشەڵڵا احتیمام بە خاوینی ناداتن ینی زۆر پیسەکاتن ئاوی زیاد سەرفەکاتن ینی ڕەچاوی ئەو خاوینەی ناکە ینی عەلەقەن ئینسان کەتەم ئەدێ مزگەوتێ حسابی ماری خۆت لۆی بکە لێرە ئەو کێشە زۆر ئەوەی ینی زۆر پیس ئەکەن ئاوی بیری خۆی هەیە بیریان لێدا ئەو شەر خێرخوازان بیرێکیان لێدا بیری ئاوی باشە بەساوینە وڵا هەر مەحتەلەوی ینی بەرەوەی قەرەباغێکی گەلێک زۆری لەسەرە چم ئەو پێنجشەمان چکە ئاو دەست و مەڕافکردی نییە لە دەرێ برین تەواوی توشتیوانە هەمووی ڕووی لە مزگەفتێکە ئەو قەبرئی خاوەنی مزگەوتەکەیە ئەو ئاردەئی ئەوەی بوو کە دایکە مزگەفتی وەختی خۆی لە کۆن و ینی ئەو سایبی ئەو عارزەئیوی بۆ دایکە مزگەفتێ وڵای ئەو دارە هەندێک کۆن نییە داری مزگەوتی گەورە زۆر کۆنن ئەوانە زۆر کۆنیان ببیرم دێوانە ئینسانی لە ئەندە زۆر کۆن نییە ئەوانە ئەوەی جێگای خۆشحاڵیە ئەم مزگەوتە تاوەکو ئێستاش دەرگای بەڕووی گەشتیار و نوێژخوێنان کراوەتەوە تاوەکو خەڵک نوێژ و عیبادەتی خۆیان تێدا ئەنجام بدەن.